زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 162 عەبدولواحید نووری نووسەر ناوی عەبدولواحید مەجیدە لە ساڵی 1904 لە چەمچەماڵ لەدایک بووە. هێشتا هەر منداڵ بووە، باوکی کۆچی دوایی کردووە و لە ناز و خۆشەویستی باوکی بێبەش بووە. بەڵام خاڵی نەیهێشتووە بێ باوکی پێوە دیار بێت و دەستی بەسەر داهێناوە و لەگەڵ منداڵەکانی خۆیدا جیایی نەکردوتەوە. خستوویەتیە بەر خوێندن تاکو بووە بە مامۆستا. یەکەم جار لە هەڵەبجە دامەزرا کە گواسترایەوەتەوە بۆ سولەیمانی، پاش ماوەیەک بووە بە جێگری سەرۆکی شارەوانی سولەیمانی. لە دوجاردا لە قوتابخانەی فەیسەڵیەی سەرەتایی دەبێتە مامۆستا. هەر لەوێ دەمێنێتەوە هەتاکو بە نەخۆشی لە ڕۆژی 5 تەمووزی 1944 کۆچی دوایی کردووە. مامۆستا عەبدولواحید بەرامبەر بەو هەموو چاکەی کە خاڵی نووری عەلی لەگەڵیدا کردووە، هەموو نووسینەکانی بە ناوی عەبدولواحید نووری نووسیوە. بۆیە هەر بەو ناوەشەوە ناوبانگی دەرکردووە. مامۆستا عەبدولواحید نووری مامۆستایەکی نمونەیی ڕاستەقینە بوو، دڵسۆز بوو بۆ قوتابیەکان، بۆ ژیان پەروەردەی دەکردن بە مامۆستایی گەلێک کەسی بە بیری نیشتیمان پەروەری پێشکەوتن خواز پەروەردە کردووە. لە ڕێزی پێشەوەی ئەوانەیە کە بیری پێشکەوتن خوازیان لە ناو کورد بڵاو کردوتەوە. نووسەرێکی مەزن بوو، تێکۆشەرێکی کورد بوو، لە زۆر مەیداندا خزمەتی کوردی کردووە. لەو ماوە کورتەی ژیانیدا گەلێک کتێب و نامیلکەی پێشکەش بە نەتەوەکەی کردووە. کەواتە ئەوە بوو باسی نووسەر عەبدولواحید نووری. لە هەندێک جێی نووری ئەوها دەنووسرێت 2 و لە هەندێک جێی لێرە نووسیتیان 1، ئەوجە نازانم کامەی ڕاستە. لە چەمچەماڵ لەدایک بووە ساڵی 1904. بابزانین چەمچەماڵ دەکەوێتە چێندەر لە ئەو کەسانەی کە نازانن. چەمچەماڵ دەکەویتە باشووری کوردستان لە مابەینی شاری کەرکووک و شاری سلێمانی، لە ڕێگای مابەینیان لە نیوەی ڕێگای یان تۆزێک لە کەرکووک دوورە، ئەوەش شاری چەمچەماڵ کە نووسەر لەوێ لادایک بووە. ئێستا گوتمان تەمەنێکی کورتی هەبووە، 1904 هەتا 1944 هەر دەکات 40 ساڵ و زۆربەی تەمەنیشی وەکو مامۆستاییشی کردیە. هەندێک جاریش جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی بووە. مامۆستایەکی یان کوردێکی نیشتیمان پەروەر و پێشکەوتن خواز و حەزی لە گۆڕانکاری بووە. بۆ لاوان هەمیشە شتی نووسیە لۆ لاوان، چونکە گەنجان و لاوانی هەموو وڵاتان هەر ئەوانن. ئەگەر ئەوان تێگەیشتوو بن، ئەگەر ئەوان نیشتیمان پەروەر بن، ئەگەر ئەوان زانا بن، ئەگەر ئەوان حەزیان لە خزمەتی نیشتیمان بی، بێشک نیشتیمانەکە هەر کوبی هەر بەسەر دەکەوی، هەر بارودۆخی باش دەبیتن. کەواتە گەنجان زۆر پێویستە، نەک گەنجان، منداڵان هەر لە منداڵیەوە بەعایخیان پێ بدرێ بخینن و ژیانێکی خۆش بەسەر ببەن. و ئەو ژیانە خۆشە بەبەستم ئەوە نییە تەنیا هیچ نەکەی هەر سەیران بی، بەڵام بەڵکو دەبی هەمیشە خوێندن بکەی، هەمیشە
زانستی فێربی هەمیشە بیر بکەیەوە کوو بە چ جۆرە خزمەتی نیشتیمانەکەت بکەیت. ئەوە زۆر زۆر گرنگە، هەموو لاوان و گەنجان و منداڵان دەبی هەر لە منداڵیەوە ئەو شتەی فێر بن، چونکە بمانەوێ و نەمانەوێ ئەرکەچی زۆر لەسەر شانی منداڵانە لە دوا ڕۆژ، چونکە هەر ئەوانن دەبنە هاوڵاتی و کۆمەڵگەکەی بەڕێوە دەبن. ئێستا چی نووسیا مامۆستا عەبدولواحید نووری لۆ لاوان؟ لێرە نووسیتی کە لە گۆڤاری گەلاوێژ بڵاو کرایتەوە ژمارە 5 و 6 نووسیتی چ؟ لاوان چونکی ئێوە هەوێنی ژیانی دوا ڕۆژمانن، هەموو هاوارێکم بۆ ئێوەیە. پێویست ناکە هاواری گەوران بکەین، چونکە تازە ئەوان ئەگەر بچاک و ئەگەر خراپ هەر ئەوەندەیان لەبارە دێ، بەڵام هیوامان بە لاوان و گەنجانە، بە کوڕ و کچ بە منداڵان. هەموو ئەبینن چۆن گەلاوێژ تەقەلا ئەدا کە کوردی بەرز بکاتەوە. گەلاوێژ مەبەستی لێرە گۆڤاری گەلاوێژە. جوان ئەو نووسینانەتان خوێندۆتەوە؟ کەواتە ئەمن هەرچەندە نووسینی بنووسم، هەرچەندە قسەی بکەم، ئەگەر کەس جێ نەگری، ئەگەر کەس نەخینیتەوە، کەواتە میلەتەکەمان، گەڵەکەمان، نیشتیمانەکەمان هەر وەکو جاران دەبی، باشتر نابی. کاتە لە کاتی خیننەوە یان جێگرتن، لە کاتی زانین، لە کاتی مێژ و خیننەوە تێدەگەین ئایا پێویستە چاکسازیەکە کوو بکرێ، لە چێن دەربکرێ، کۆبوونەوەکان کوو بکرێن. کەواتە لاوان ئەو کەسانەی دەتوانن بخینەوە زۆر زۆر گرنگ بووە لەلایەن نووسەر عەبدولواحید نووری. ئەگەر جارشکە بخینمەوە، لاوان چونکی ئێوە هەوێنی ژیانی دوا ڕۆژمانن، هەموو هاوارێکم بۆ ئێوەیە، هەموو ئەبینن چۆن گەلاوێژ تەقەلا ئەدا کە کوردی بەرز بکاتەوە. جوان ئەو نووسینانەتان خوێندۆتەوە؟ دەپرسی. پاشان چ دەڵێ؟ براکانم، دەبوایە بنووسی براکانم و خوشکانم، ئەوەی ڕاستیوی، یان ڕۆڵەکانم. تەنیا کۆمەڵگە تەنیا بە براکان بەڕێوە ناچی، هەموومان بەیەکەوە. وا بوو بە 20 ساڵ خەریکی نووسینم، چاک خراپ هەندێک کتێب هێنرایە کایەوە. لەم چەرخەدا جوان تێگەیشتم، کوردی لە بنچینەدا لەڕ و لاواز نەبووە و نییە. ئێمە خۆمان لەڕ و لاوازین، لە خوێندنا کەمتەرخەم و لە نووسیندا بێباکین. ئێمە خۆمان ڕەنگە دوژمنانی ئەم وتەیەم بڵێن، فەرموو وەرە کیمیایەکمان بۆ تەرجەمە بکە. لە پێش ئەوەدا پاسوختان بەمەوە پێتان ئەڵێم، زمانی زانست لە گێتیدایە، یەکە دوو نییە. چۆن ناتوانین بە ناپلیۆن بڵێین دارە، هەروەها ناتوانین بە هایدرۆجین بڵێین غازی سووک، چونکی شیرازەی مەدەنیەت تێک ئەچێ و ئاڵۆزێ و سەرلێشێوانی لە دوایە. ئیمڕۆ ئەبێ چاک بزانین لە ڕۆژ هەڵا تا تورکەکان بە هەموو هێزی خۆیانەوە هەوڵەدەن خۆیان لە ڕۆژهەڵاتێتی دوورخەنەوە، بەڵام ناتوانن زمانەکەیان وەک ئەوڕووپایی لێ بکەن. بە پێویستی زمان تیپی فڕانسیزی بەکاردێنن، چۆن کوردانی قەفقاسیا لە نووسینە بێچار فڕانسیزی بەکاردێنن. کوردی
وەکو گوڵێکی ڕەگزلی سیسی قەراغ ڕووبارێکی وشک وایە و ڕیشووی ڕەگی بە هەموو لایەکدا بڵاو بۆتەوە. ئەبێ خۆتان بکەن بە ئەو ڕووبارە تەڕ بکەنەوە، هەریەکە لە ئاستی خۆی ئەم گوڵە جوانە ئاو بدا تا بگەشێتەوە. چ ئێوە و چ ناحەزی کورد ئەبێ وەک مانگی چواردە ببینن و بزانن کوردی ئەژی و نامرێ و لە مردن لە چەند لایەکەوە ڕزگار کرا. ئێوە گەر بە جەوهەرن بنووسن، ئێوە گەر بە هۆشن بخوێنەوە، ئێوە ئەگەر لاون بنووسن و بخوێنن. بە خوت و خۆڕایی سەرزەنش مەکەن. ئەم خانووە کە ئێمە ئەمانەوێ بیکەین بۆ پاراستنی زمانی کوردی ئەبێ بە ڕووناکی چاو و خوێنی لەش قوڕی بۆ بگرینەوە. ئیتر مەبن بە دڕک و داڵ لە ڕێژیان بۆ کاولکردنی زمانەکە. مەڕۆن بۆ ڕازاندنەوەی، بڕۆن براکان، دەبێ ببن بە پرد تا کوردی بەسەر لاشەتانە بڕوا بۆ بەرزی. کاتە لێرە نووسەر ئەو کات واتە پێش 70-80 ساڵ لەمەوبەر ئەو قسانەی کردیە کە ئەو کات هەستی کردیە خوێندن کەمە، بە کوردی نووسین ڕەنگە کەم بی. ئەدی ئەگەر ئێستا باچی دەگوت کە زۆربەی زۆری گەنجان هەتا نازانن بە کوردی بشنووسن، تەختەکلیلی کوردی هەر نازانن چییە، لە چێدای بەزینن، هەمویان بە عەرەبی و بە فارسی و بە ئینگلیزی و زمانەکانی دی. باشە ئەگەر ڕۆڵەی کورد بە خۆی بە کوردی نەنووسی، ئایا دەبی یەکەشکە لە جێیەکیت کە بێ بە کوردی بنووسی؟ ئایا بیرتان لەوەی کردیتەوە؟ بێگومان ناڵێم هەموو نووسەر زۆرە، نیشتیمان پەروەریش زۆرە، بەڵام لە منداڵیەوە دەبی بە کوردی بزانین، هیچ نەبی بخینین و بنووسین. کە هەست دەکەم لەو کۆمنتانەی لۆم دێ لەو ڤیدیۆانەی کە ئەمن هەمە هەتا ئێستا باوەڕ ناکەم کۆمنتێک هەبی مەگەر بە دەگمەن بێگومان، بەڵام 90% کۆمنتەکان لە یەک ڕستەی زیاتر نینە، یان هەندێکیان دوو وشەیە. دەست خۆش، ئەویش دەستەکە بە هەڵە نووسرایە، خۆشەکەش بە عەرەبی نووسرایە، کەواتە هەڵەک هەیە لێرە. ئەگەر یەکێک پۆلی 6 نەتوانی بنووسی یان نەزانی بنووسی، کەواتە هەڵەک دەبی هەبی، بەڵام هیچ هەڵەک نییە نەتوانین چای نەکەینەوە. کەواتە لێرە نووسەر دەیەوێت چ بخاتە ڕوو. نووسەر لێرە دەیەوێت زۆر هیوای بە لاوان و بە گەنجانە. بێگومان نەک لاوان و گەنجان، منداڵانیش هەر لە کاتی منداڵ فێر دەبی بنووسی و بخینی، هیوامان پێیتی هەتا گەورە دەبی. ئەگەر بە منداڵی نەتوانی بخینی و بنووسی، پێویستە زۆر هەوڵی لەگەڵ بدەین، یارمەتی بدەین، نەک سەرزەنشتی بکەین ئەتوو نازانی، ئەتوو خراپی، ئەتوو ئەوها نابی. هەمیشە یەکەکمان دەبی یارمەتی ئەوی دیکە بدەین، هەتا هاوپۆلەکانت ئەتوو ئەگەر زۆر باشی لە خوێندن و نووسین دەتوانی یارمەتی یەکەشکە بدەین. لە جیاتی پێکەنین یان شتیوە گاڵتەکردن زۆر خراپە. کاتە لێرە چونکی ئێوە هەوێنی ژیانی دوا ڕۆژمانن، واتە شتەشکەمان نییە بۆ دوا ڕۆژ، تەنیا منداڵانی کوردستانمان هەیە لەگەڵ لاوان. هەموو هاوارێکم بۆ ئێوەیە، واتە ئەمن لێتان دەپاڕێمەوە، هاوارتان لۆ دەکەم کە گەلاوێش تەقەلا دەدا کە گۆڤارەکە
گۆڤاری گەلاوێژ هەوڵ دەدا زمانی کوردی بەرز کاتەوە، بەڵام شتی دەنووسی، بەڵام ئایا ئێوە نووسینەکانتان خوێندیتەوە؟ پاشان کە دەڵێ برایەکانم، ئەمن لێرە دەڵێم ڕۆڵەکان، براکان و خوشکەکانی بنووسی با باشتر بوو. وا بوو بە 20 ساڵ خەریکی نووسینم، چاک و خراپ هەندێک کتێبم هینایە کایەواتە هەندێک کتێبم نووسی. لەم چەرخەواتە لەو زەمانەی لەو کاتەی جوان تێگەیشتم کە کوردی لە بنچینەدا لە ڕوو و لاواز نەبووە و نییەواتە زمانی کوردی زمانەکی زۆر زۆر دەوڵەمەندە، نە لاوازە نە بێهێزە، زۆر 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 دەوڵەمەندە، بنچینەیەکی زۆر زۆر باشی لۆدا ڕێژرایە لەلایەن باوکو و باپیران و دایک و داپیرانمان هەر لە سەردەمی سۆمەڕیەکانەوە کە شارستانیەتیان داناوە و لەسەر خاکی کوردستانی ئێستا ژیاون. لە خوێندندا کەم تەرخەم و لە نووسیندا بێباکین، کەواتە ئەمە بە خۆمان کەم تەرخەمین یان کەم تەرخەم بووینە، بەڵام ئێستا وانە، ئێستا زۆر زۆرە نووسین، تۆزە کەمترە خوێندن، کەواتە دەبی دیسانەوە هەوڵێکی دیکە بدەینەوە هەر لە منداڵەکان کوردیەکی باش بزانن و بخینەوە، هەتا بتوانین قسان بکەین لەگەڵ یەک، گفتوگۆی بکەین، هەتا ئەمە شتەکی بنووسم یەکەش کە بخینیتەوە. ڕەنگە دوژمنانی ئەم وتەیەم بڵێن فەرم و ئەوە کیمیایە بۆمان تەرجمەکە، ئێستا بە خۆشحاڵی هەتا کیمیاشمان توانە وەری بجێڕینە سەر کوردی، بەڵام ئەو وشانەی کە وشەکان جیهانینە پێویست ناکە وەری بجێڕین. و نووسەر لێرە دەڵێ با پاسوختان بدەمەوە، واتە باوەڵامتان بدەمەوە، زمانی زانست پێویست نییە کوردی بی، زمانی زانست هەر یەک زمانە، هەرچەندە دەشتوانین بیکەینە کوردی ئەو شتانەی بمانەوێ، بەڵام ئەگەر یەک زمانیش بوو هیچ کێشە نییە، واتە ئەو ناوانە کە بە کوردینە ئەمە ناتوانین بیانگۆڕین ناوی سەرکردەکان و ناوی زاناکان و ناوی گۆرانی بێژەکان، هەروەها ناتوانین ناوی خۆشمان بگۆڕین بیکەینە ناوی دیکە، کەواتە ناوەکان ناگۆڕین، ناپلیۆن نایگۆڕین، نایکەینە دارە، و هایدرۆجینیش پێویست ناکە بێگۆڕین یان ئۆکسیجین بیکەینە غازی سووک، بەڵام ئەگەر کردیشمان ئەوەش هەر کێشە نییە، بەڵام بەڕای نووسەر ئەوەیە ئەگەر کردمان شیرازەی مەدەنیەت تێک دەچیواتە ڕەنگە نەتوانین لەگەڵ زانایانی وڵاتانی دی گفتوگۆ بکەین ئەگەر هەموو شتێکمان کردە کوردی، کەواتە هەندێک شت پێویستە وەکو شتێکی جیهانی بهێڵینەوە، هەتا سەرمان لێ نەشەوێ و ئاڵۆزی نەکەوێتە بینەوە. ئیمڕۆ ئەبێ چاک بزانین لە ڕۆژهەڵاتە تورکەکان بە هەموو هێزی خۆیانەوە هەوڵ دەدەن خۆیان لە باسی وڵاتی تورکیا دەکا کە ئەلفوبێی خۆیان گۆڕی کردیانە ئەلفوبێی لاتینی، بەڵام ئەوە بە نووسەرکارێکی باش نەبووە، هەوڵدانێکی باش نەبووە، هەرچەندە ئەوە ئەو کاتە و ڕای ئەویە بە ڕۆژهەڵاتی دوورخەنەوە، بەڵام ناتوان زمانەکەیان وەک ئەوروپایی لێ بکەن، بێگومان ئاسان نییە. بە پێویستی زمان تیپی فرانسزی بەکاردێنێت، ڕەنگە مەبەستی فرانسزی واتە فەڕەنسی یان لاتینی، چونکە کوردانی قەفقاسیا لە نووسینە بێچار فرانسزی بەکاردێنین، بێگومان ئەو کوردانەی کە لە وڵاتانی دیکە وڵاتی رووسیا و ئەزەربەیجان و ئەرمینیا ڕەنگە ئەوان پیتی ڕەنگەنا بەڵکو پیتی لاتینی بەکاردێنن، کەواتە ئەوان ناچارن پیتی لاتی، بەڵام ئەمە ئەگەر هێشتا ناچار نینە دەتوانین گرنگ ئەوەیە بە کوردی بنووسین، ئەوجا پیتەکە هەر کامە بوو ئەوە کێشە نییە. کوردی وەک گوڵێکی ڕەگزلی سیس، واتە ڕەگەکەی زۆر زۆر گەورەیە، بەڵام گوڵەکە سیس بووە،
چونکە ڕووبارەکە کە گوڵەکەی لێ ڕوایە وشکە و ڕیشووی ڕەگی بە هەموو لایەکدا بڵاو بۆتەوە کەواتە ڕووبارەکە تێنییە. ئەبێ خۆتان بکەن بە ئاو واتە لاوان ببن بە ئاو لۆ ئەو ڕووبارەی هەتا ئەو گوڵە گەش بیتەوە هەریەکە لە ئاستی خۆی واتە هەریەکە و بە جۆرەك یەکە کۆنراوەک دەنووسی یەکە گۆرانیەک دەڵێ یەکەک تەنیا دەخینیتەوە فێری منداڵەکانی دەکا یەکەشیتکە کتابەک وەردەجێڕی یەکەشکە کتابەک لە کوردی وەردەجێڕی لۆ ئەو زمانەی کە دەیزانی ئیسپانیە یان چینیە یان چییە هەتا ئەو گوڵە بگەشێتەوە چونکە ئەمە ئەگەر کوردی نەزانین کو دەتوانین کتابەکی وەرجێڕین ناتوانین یان ئەگەر وەرجێڕابوو بە کوردی هەبوو بیکەینە زمانی دی. ئەبێ وەک مانجی چواردە ببینن بزانن کوردی ئەژی و نامرێ لە مردن لە چەند لایەک ڕزگار کراواتە زۆر جار زمانی کوردی لە مردن ڕزگار کرایە کاتە ئێستاش هەر ڕزگار دەکرێت چونکە ڕەگ و ڕیشەکانی قوڵن پتەون بەر بڵاون. ئێوە ئەگەر بە جەوهەرن واتە ئەگەر توانای نووسینتان هەیە بنووسن ئەگەر توانای خوێندنەوەتان هەیە بە هۆشن بخوێننەوە بەڵام ئەگەر لاو و گەنج بن دەبی هەردووچی بکەن بخینەوە بشنووسن بە خۆڕای سەرزەنشت مەکەن واتە تەنیا ڕەخنە مەگرن لە یەکەچی کەشتەچی دەنووسی ئەگەر بە هەڵەشی نووسی بوو ڕاستکەنەوە لۆی تەنیا پێی پێمەکەنن و سەرزەنشتی بکەن هەتا ئەو کەسە بتوانی زیاتر بنووسی. ئەو خانووە کە ئێمە ئەمانەوێ بیکەین بۆ پاراستنی زمانی کوردی ئەبێ بە ڕووناکی چاو خوێنی لەش قوڕی بۆ بگرینەوە واتە ئەگەر خانووەکە لە قوڕبی دەبی ئەمە بە ڕووناکی چاو قوڕی بۆ بگرینەوە ئیتر مەبن بە دڕک و داڵ لە ڕێی ژیان بۆ کاولکردنی زمانەکە واتە بەدەستی خۆمان نابی زمانی خۆمان کاول بکەین واتە تێچی دەین بەڵکو دەبی بیڕازێنینەوە دەبێ ببن بە پرد هەتا زمانی کوردی بەسەر لاشەتان بڕوا بۆ بەرزی چونکە هەتا ئێستاش لە زۆر پارچەی کوردستان بە کوردی نووسین و خوێندنەوە قەدەغەیە بەداخەوە کەواتە ئەمە لەو پارچانێک کە قەدەغە نییە لەبەر چ بە کوردی نەخێنینەوە و نەنووسین لەبەر چ تەختەکلیلی عەرەبیمان هەبی ئایا عەرەب تەختەکلیلی کوردی هەیە نیتی مەبەستم ئەوە نییە فێرە عەرەبی نەبین ئەوە شتەشکەیە مەبەستم ئەوەیە دەبی کوردیش بزانین چونکە دەبی گفتوگۆی بکەین لە مابەینی خۆمان بەو زمانەی کە پێی لەدایک بووینە. ئێستا ئەوە گۆڤاری گەلاوێش بزانم چیان نووسیە کە لە ساڵی 1939 دەرچووە ژمارە یەکەمیتی ساڵەکەش لێرە نووسرایە بەڵام یەکەکە وابزانم بزر بووە نووسرایە گۆڤارێکی ئەدەبی و سەقافی مانگی واتە هەر مانگەی جارێک دەردەچی ئێستا بزانم چیان نووسیە لەو گۆڤارە. خوێندەوارانی خۆشەویست خوێندەوارانی خۆشەویست ئەگەر لێرە تەماشاکەین بەس بنووسم هەتا بتوانم بەکاری بینم. خوێندەوارانی خۆشەویست خۆم گەلێ بە بەختیار ئەزانم کە بە یارمەتی گەورە و دۆست و برادەران یەکەم ژمارەی گەلاوێشتان پێشکەش ئەەکەم و هیوایەکی زۆریشم هەیە کە نەک هەر بە دڵی خۆشەوە لێمی وەرگرن هەری یەکەشتان بە پێی توانا و لە سنووری دەسەڵاتی خۆتانە یارمەتیم بدەن لە بڵاوکردنەوە و ژیاندن و پێشخستنیدا تا ئەیگەیەنینە ڕیزی گۆڤارە هەرا چاکەکانی وڵاتان چونکە بێگومان ئەو
هۆش و لێکدانەوە و پێزانینەی منی خستۆتە سەر دەرهێنانی ئەو گۆڤارە لە دڵی ئێوەدا گەلێ گەرم و بەتینترە. هیچ گومان نابم کە هەمووتان وەکو من سەر شۆڕ ئەکەن و شەرمەزار ئەبن کە بەڕێکەوت یان بە پرسیاری بێگانەیەک یەتەوە بیرتان کە لە سەردەمی ڕووناکی و خوێندن و زانینە لەم پلە بەرزەدا کە شارستانیەتی گەیشتوویەتی لە ڕووی زەمینە گۆڤارێکی کوردی نییە. واتە ئەگەر یەکێک لێمان بپرسی یەکەکی بێگانە عەرەبەک، ئینگلیزەک، ئەڵمانەک کامە گۆڤاری کوردی دەخینەوە، ئەمەش ناچارین ئەگەر هیچ گۆڤارێکمان نەبی دەبی سەری خۆمان شۆڕکەین و بە شەرمەزاری بڵێین نازانین یان نیمانە، کەواتە نابی. لەبەرچی نیمانە؟ زمانمان هەیە و پیتمان هەیە و نووسەرمان هەیە و خوێنەرمان هەیە، دەبی گۆڤارمان هەبی. نەکەس لە پڕی ئەبێ بە کوڕی، واتە کەس لە پڕێ نابێ بە کوڕێ، کەس لە خۆیەوە زۆر گەورە نابی. ئێمەش بە گەورەی و پوشتەی و خوێندەواری و لەدایک نەبووینە، هەموو شتێ سەرەتا و دەستپێکردنی هەیە، واتە هەمومان هەتا ئەگەر نەزانین فێر دەبین، لە پڕێ نابینە شتە چی باش، هەمومان بەرەبەرە فێر دەبین و بەرەبەرە خۆمان فێر دەکەین و پاشان دەگەینە ئەو جێی کە دەمانەوێ. کەواتە ئەوە یەکەم نووسینە لە ساڵی 1939 نووسرایە لە ئەو گۆڤارە کوردیە کە دەرچووە. ئێستا بابزانین چێ ئەو گۆڤارەی دامەزراندیە. ئەو گۆڤارە مامۆستا برایم ئەحمەد کە خاوەن ئیمتیازەواتە ئەو مۆڵەتەکەی هینایە لەکن حکوومەت هەتا بتوانی ئەو گۆڤارەی دابمەزرێنی و سەرنووسەری گۆڤارەکەش چێ بووە؟ عەلاءەدین سەجادی سەرنووسەرە. مامۆستا برایم ئەحمەد هەندێک کەس ناوی دەنێن مامۆستا ئیبراهیم ئەحمەد، ئەوجە نازانم کامەی باشە یان هەردووچی باشە، کە خاوەن ئیمتیاز واتە هەموو کەس ناتوانێ بچی گۆڤارەکی دروست بکە لە چاپیدا، بەڵکو دەبی وابزانم ئەو کات دەبوایە لە یاسا خوێندبای، واتە دادوەر بە یان شتێک بە. کەواتە مامۆستا برایم ئەحمەد دیارە لە یاسا خوێندیتی لە کۆلیژی یاسا، لەبەر ئەوەی توانیتی ببیتە خاوەن ئیمتیاز. تیراژەکەی چەند بووە؟ تیراژەکەی 1000 دانەواتە چەندی لێ چاپکرایە؟ 1000 دانە. ئەو کات 1000 دانە زۆرە. ڕەنگە ئێستا من ئەگەر گۆڤارێکی چاپ بکەم 500 دانەش نەتوانم بفرۆشم، چونکە کاتەکە هەمان کات نییە و خەڵکەکەش ڕەنگە تەنیا گۆڤاری نەخینەوە، بەڵکو تەلەڤیزیۆن و رادیۆ و کتێب و شتی دیکە زۆر هەیە و بە زمانی دیش هەیە. کەواتە زۆر باشە تیراژەکەی 1000 دانە بووە. چێە مامۆستا برایم ئەحمەد و چێە عەلاءەدین سەجادی؟ بەجارێ عەلاءەدین سەجادی باسکەم کە ئەویش نووسەر و ڕۆژنامەوانە و لە ساڵی 1970 لە شاری سنە لەدایک بوو. هەندێکیان نووسیتیان لە دێی باراوی لە لای بەرزنجە لەدایک بووە، ئەمە لەبەر هەندێک هەردوو سەرچاوەکەی دێخەمە ڕوو، چونکە نازانم کامەی ڕاستە. و لە ساڵی 23 هاتۆتە سلێمانی بوویتە فەقێ، پاشان ئیجازەی مەلایەتی وەرگرتیە بوویتە مەلا، ڕەنگە تەمەنی هەر 30 ساڵ بی بوویتە مەلا. ئەوجە پاشان چوویتە بەغدایە، پێشنوێژی کردیە لە مزگەوتێک لە مزگەوتەکانی بەغدایە، پاشان ئەوجا لە گۆڤاری گەلاوێژ کەسی دووەم بووەواتە سەرنووسەر بووە. کەسی یەکەمیش وەکو گوتمان لێرە ئیبراهیم ئەحمەدە، مامۆستا ئیبراهیم ئەحمەد.
پاشان علادین سزادی بوویتە مامۆستا لە کۆلیجی لە زانکۆی بەغدا. پاشان کۆچی دوایی کردیە لە ساڵی 1984. ئێستا بابزانین ئیبراهیم مامۆستا ئیبراهیم ئەحمەد چێیە؟ مامۆستا ئیبراهیم ئەحمەد و هاوسەرەکەی لە ساڵی 1940 لەدایک بووە و لە ساڵی 2000 کۆچی دوایی کردیە کە زۆر باشە، تەمەنەکی باشی ژیایە. زۆر کەس مامۆستا ئیبراهیم ئەحمەد یان براهیم ئەحمەد بە پێشەوای ڕووناکی ناو دەنێن کە زۆر کاریگەری هەبووە لەسەر پێشخستنی زمانی کوردی و ڕۆشنبیری کورد. مامۆستا ئیبراهیم ئەحمەد باوکی خاتوهێرۆیە. خاتوهێرۆ هاوسەری مام جەلال تاڵەبانی، مام جەلال تاڵەبانیش یەکەم سەرۆک کۆماری عێراق بە هەڵبژاردن، کەواتە هەر لەو کاتیوە دەستکرایە بە فێربوونی زمان، پەرەپێدانی زمان، دروستکردنی گۆڤار و نووسین و هاندانی لاوان و گەنجان کە ئەگەر ئەو کاتی ئەو هاکرابە ئێستاش پێویستە لەسەرمان، هەر لەسەر ئەو بنچینەیە، هەر لەسەر ئەو ڕێیە، هەتا پێمان بکرێ منداڵان و گەنجان فێری خوێندن و نووسینی کوردی بکەین و ئەگەر لە گچکەیەوە بخینینەوە گەورەش بووین هەر دەخینەوە، بەڵام زۆر زەحمەتە ڕەنگە لە گەورەی فێرە خوێندن و نووسینەوە بین. کەواتە ئەوە بوو تۆزێک لەسەر زمان و ئەدەبی زمانی کوردی کە نووسەر عەبدولواحید نووری وەکو گوڵک دایدەنێ کە گوڵەکە هیشک بووە، بەڵام گوڵەکە ڕەگ و ڕیشەکانی زۆر بەربڵاون، زۆر قوڵن، بەڵام ڕووبارەکە وشکە. کەواتە ئەمە چ بکەین؟ ڕووبارەکەش خوێندنەوەیە، دەبی ڕووبارەکەی ئاوی تێکەین و ببینە ئاو هەتا ئەو زمانە خۆشە و دەوڵەمەندە و شیرینە کە لە باب و باپیر و دایک و داپیرمان لۆمان بەجێمایە نەیهێڵین تووشی هیچ لاوازیەک و بەرایەک بێ، بەڵکو ئاگامان لێبی هەتا پێمان بکرێ بنووسین و بخوێنینەوە. ئەوە بوو دەربارەی ئەو دەربارەی گۆڤار، دەربارەی عەبدولواحید نووری، ئەو نووسەرەی کە کاتەکی زۆر کەم ژیایە بەڵام زۆر شتی نووسیە و لە گۆڤارەکان بڵاوی کردیتەوە. هیوادارم خوێندکاری ژیر لە ئێستاوە تەختەکلیلەکی کوردی دابەزێنی لەسەر مۆبایلەکەت یان کۆمپیوتەرەکەت و هەوڵ بدەی شت بنووسی و کۆمنتەکانیش کە دەنووسی بە کوردی بنووسی. مەبەستم تەختەکلیلی کوردیە بێگومان و هەوڵ بدە زیاتر لە ڕستەک بنووسی هەتا دەستی نووسینت باشتر و باشتریش بی. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژین.